من زۆر پێ باشە لە مەرکەزیەت بۆ سلێمانی جێبەجێکرێت چونکە بەس بە داهاتی بەڕێوەبەرەتیات و تووشی سلێمانی بە پێش ڕۆژ دەتوانین موچەی بەس بەڕێوەبەرەتی و تووشی سلێمانی دابین کات بێجگە لە دایرەکانی کە یعنی بەتەنها لە مەرکەزیەت بڵێ ئەتوانێت سحری ئەوەی پێ هەموو کێشەکان بە یەکجار چارەسەرکە نا بەڵام توانی بڵێ لە 150 کێشەکانی ئەم دەفەرە حلەکە بە مەرجێک یعنی ئەبێت ئەو تیمەی کە گۆڕانە یەکێتی لە ناو حکوومەتان یعنی تیمێک من ئیشکەن بۆ لا مەرکەزیەت چونکە لا مەرکەزیەت بۆ خۆی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە ئەبێ ئەو داهاتەی کە دەسەکەوێت لەم دەفەرەیە کە وەکو محافظەی سلێمانی ئەبێ هەمووی کۆ بێتەوە لە دەستی محافظا بێ یان لە دەست قایما بێ لەوە دارێکتر دابش کرێتەوە لە خزمەت هاوڵاتەکانی بەکاربێت ڕاستەوخۆ ئەم ڕۆتیناتە نەبێنێ کە بۆ بچووکترین داواکاری کە هاوڵاتیان هەیە نەبچێتەوە بۆ هەولێر لە دوای چەند مانگ گەڕێتەوە بۆ سلێمانی وە مەفهومی لا مەرکەزی بۆ خەڵک ڕوونکەنەوە بانێ بە موساعدە لا مەرکەزی ئیداری و دارایی ئەوێ ئەم شارە ئەوەوێت سەوەت و سامانی ئەم شارە با بۆم شارە سەرفگرێ سیادەکەی کاگەرێتەوە بۆ هەولێر با بگەڕێتەوە ئەو داهاتەی کە من پێیەکەم پەرلەمانتار هەبووی نیوەی ئەو داهاتە بەشی هەموو موچەی مرورەکات یعنی بە دوو ڕۆژ تێگەی بەشی نیوەی موچەی هەموو وەزارەتەکانەکە ئەمڕۆ ئەڵێ هەموو داهاتی هەرێم موچەی چەند وەزارەتێکی بەدابین ناگرێت بۆ چی لێ هاو ئێستا داهات زیاترە جاران ژیگە و ڕێگاوانیش نەبوو ئێستا سێ ئەوەی جاران